کچەکەم تەمەنی بڵێن تازە چواری بنەڕەتی ئەڵێ من حەزەکەم حیجابی شەرعی بکەم بە نیقابەوە، بەڵام هەستەکەم پچکۆلەیە بۆ ئەو بڕیارە. پێی ئەڵێم تۆزێ گەورە بە ئەنجا بڕیاری ڕاست بە بۆی ئیسانەیەکەی تووست بینێ دایکەنی گوناحبار بی. ئایا من گوناحبارە بم کەوای پێڵێم؟ زانی بۆ بام نێک شتێک پێ بڵێم. طبعا ئێستا خۆت ئەزانی بە تایبەتەوەی کە لە شارەکانە دەوام ئەکات هاوپۆلەکانی باشە لە ڕەگەزی خۆی زۆربەی هەرە زۆریان پانتۆڵیان دەپیایە سەریان ڕوتە لەگەڵ گەشونما و گەورەبوونی ئەم کچەی تۆیە باشە ئەچێتە سەر خوی ئەوان، ئەچێتە سەر ڕتمی ئەوان. بەڵام ئەگەر هەر لە ئێستاوە ئەو حیجاب بکاو لە چک بکات وەکو خۆت ئەڵێیت لە چک و عابای شەرعی، ئەو کاتە بەرگەی ئەوە ئەگرێت ئیتر ئەگەر چی سەرەتا توانجی لێبن ناڕەحەت بێ، بەڵام ڕادێ لەگەڵ ئەو مۆزوعەیە. بۆیە من تەشجیع یەکەم کە بیکات زۆر باشە. ئەوە نەمامە لەم کاتەیە یعنی پێویستە ئاوا پەروەردە بکرێت، باوەڕەتە بێت تۆزێتر گەورە بێ دوای بە خۆی نایکات.